وەکو زەویەکانی ئێمە لە 2011 تا 2014 دوو جار بڕیاری تەوزیعکردنی دەرچووە و لە گەرمیانە لە سمود و کفری و تەنانەت سەرقڵا و خەڵکی دوو سوودمەند بوونە وەکو ناوچەکانی مەحافەزەکان هەولێر و سلێمانی هەمووی زەوی خۆیانیان وەرگردە سوودمەند بوونە لێ بەڵام وەکو کەسوکاری شەهید و زندانیانی سیاسی و ئەنفال لە گەرمیانە تا ئێستا سوودمەند نەبوونە لەو بڕیارەی کە سەرۆکی حکومەتی هەرێم دای بۆ کەسوکاری بە تایبەتی کەسوکاری زندانیانی سەربەرز تا ئێستا سوودمەند نەبوونە چەند جارێ خۆم وەکو شایەت حاڵ چوومەتە لای کاک ئەکرەمم چەند جاری ئاگدار کردێتەوە تەنانەت وتومە لەگەڵ خەڵکی زندانی سیاسیە من ئەچینە لای نوێنەری حکومەت لەگەڵ کاک ناسیحوانە ئەچینە لای کاک قوبات ئەوت پێویست ناکە هەموو شتێکمان تەواو کرێت تەنانەت هاوینی ئەمساڵ وتی دیزاین و مەساح و هەموو نەخشەکانیمان تەواو کردە بەڵام تا ئێستا یعنی ئەوە 5 مانگە بەسەریا چووە ئێمە ئاماژەیەکمان نەبیناوە یعنی بێتە هۆی دڵخۆشکردنی خەڵکی زندانی سیاسی کاک قوبات خۆی لە نزیک و ئاگدارە و ئێمە حەز ناکەین فەوزای پێ بنینەوە خۆ من ئەتوانم بەیانی ئەگەر بۆ نمونە مدەیەتر ئەم کێشەمانە بۆ چارەسەر نەکری ئێمە هەڵوێستمانەیە چونکە ئێمە خەڵکی خۆمان تا ئێستا ئەوە 10 ساڵە 12 ساڵە ئێمە چاوەڕێی زەویەکەین ئێمە داواکارین لە شارەوانی کەلار بە زووترین کات عەرزەکانمان بۆ ئیفرازکەوە زۆر تەحملمان کردو و لەمە زیاتر تەئخیر نەوێت لەبەرەوە سەرقڵا و کفری و سمود و ئەوانە کشی تەوزیع کریا و ئێمە حەقی خۆمانە بە مافی خۆمانی دەزانین داوا لە بەڕێزیانەکەین لەتو بفەرمونون لەبەرەوە زندانیانی سیاسی زۆر مستحقن ئەمرەکە لە پەرلەمانەوە دەرچووە لە 2011 وازم 27 دەی 2011 تا ئێستا ئەمرەکەم لایە کتابەکە داواکەین لە کاگەکرم و لە جەماعەتی شارەوانی ئەو هەستن بەو ئیشە و با لەمە زیاتر تەئخیر نەوێ و چاوەڕێ نەکەن. سەبارەت بە فەرمانی دابەشکردنی زەوی کە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە دەرکراوە بە تەوقیعی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەو کاتێککە ئەو فەرمانە دەرچووە دیارە لە شاری کەلار زەوی پێویست لە بەردەسان نەبووە لە شارەکانی تر لە ناحەی ڕزگاری لە قەزای کفری زەویەکان دابەشکراون بەڵام لە شاری کەلار لە بەرەوە زەوی پێویست لە بەردەسان نەبووە داوامان لە وەزارەتی کشت و کاڵ کردووە بۆی ڕوبەری 613 دوانم زەوی و کوژانەوەی بۆ بکرێ بۆ سەر سنووری شارەوانی کەلار تا بتوانین کاری نەخشەسازی و دیزایانی بۆ بکەین و دابشکن بەسەر کەسوکاری شەهید و زیندانیانی سیاسی ئەوەی کە ناوێن هاتەوە ئەم مەرحەلە دیارە کاتی پێویستە تاوەکو ئێستا تەنها تەرخانکردنی زەویەکە کراوە کوژانەوەی بۆ نەکراوە ئێمە لە شارەوانی کەلار هەموو ئامادەکاریەکانمان تەواو کردووە و نەخشە و دیزاینمان کردووە بۆ پرۆژەکە و لە لای ئێمە تەنها چاوەڕێی کوژانەوەی زەویەکەن بۆی مڵکێتی بکرێت بە ناوی سەرۆکایەتی شارەوانی کەلارەوە دواتر دەستەکەن بە دابەشکردنی زەویەکان تەنانەت شەقام و خزمەتگوزاریەکانیشمان دیاری کردو لەسەر زەویەکان و لە ئامادەسازیە بۆی کە دابەشکن بەسەر